گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی واحد سوڵتانی لە پیرانشار، پەرەسەندنی قەیرانی ئابووری لە شاری سەقز، هەڕەشەی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم لە هونەرمەندانی شاری بۆکان، برینداربوونی 15 کرێکار لە شارەکانی مەریوان و مەراغا و بڕیاری زەوتکرانی داراییەکانی 129 هاوڵاتی لە پارێزگای ورمێ. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی واحد سوڵتانی لە پیرانشار. ڕۆژی هەینی 18 گوڵانی 1450 هەتاوی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی تند و تیژانە هەڵیان کوتاوەتە سەر ماڵی واحد سوڵتانی لە گوندی خوریجی سەربەشاری پیرانشار و ناوبراویان دەست بەسەر کردووە. بە پێی دوایین زانیاریەکان ئەو هاوڵاتیە کە لاوێکی 21 ساڵەی خەڵکی ئەو گوندەیە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ نیشاندانی هیچ جۆرە بڕیارێکی دادوەری دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 7 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا لە سەرەتاییترین مافەکانی وەک پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. پەرەسەندنی قەیرانی ئابووری لە شاری سەقز. بە پێی راپۆرتی گەیشتوو لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیانی شاری سەقز لەگەڵ پەرەسەندنی قەیرانی ئابووری گرانی و کێشەی خزمەتگوزاری بنەڕەتیدا ڕوبەڕوون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە نرخی ئاو، کارەبا و گاز هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دولار بە شێوەیەکی بەردەوام بەرز بووەتەوە. هەروەها کەمی پارە لە بانکەکان، ئاڵۆزی بەرچاو لە ئەپلیکیشنی بانکیدا و هەروەها بەرزبوونەوەی نرخی کاڵا سەرەتاییەکان ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی تووشی کێشەی جددی کردووە. هەڕەشەی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم لە هونەرمەندانی شاری بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شاری بۆکان شەپۆلێکی بربڵاو لە هەڕەشە و گوشار دژ بە هونەرمەندان و گۆرانی بێژانی ئەو شارە دەست پێ کردووە. بە پێی دوایین زانیاریەکان ئیدارەی ئیطلاعات هشداری داوە کە خوێندنی گۆرانی و ناسنامەخوازانەی کوردی بە تەواوی قەدەغەیە و ئەو بەرهەمانە وەک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەم گوشارە پاش دەست بەسەرکرانی سەید عەلی قوڕەیشی هونەرمەند و گۆرانی بێژی ناسراوی بۆکانی بەرز بۆتەوە و سەرەڕای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر دەست بەسەرکرانی ناوبراودا هێشتا شوێنی ڕاگیرانی نادیارە و لە مافی چاوپێکەوتن و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. برینداربوونی 15 کرێکار لە شارەکانی مەریوان و مەراغا. لە ڕۆژانی ڕابردوودا لە 2 ڕووداوی جیاواز لە شارەکانی مەریوان و مەراغا 15 کرێکار بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە مەریوان 2 کرێکار لە یەکێک لە کارگەکانی بەرهەمهێنانی قەرج بەهۆی کەوتنە ناو ئامێرێکی تێکەڵکەرەوە بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە لە ڕووداوێکی دیکەدا لە شارۆچکەیەکی پیشەسازی مەراغا 13 کرێکار و هێزی فریاگوزاری خێرا لە کاتی کوژانەوەی ئاگرێک لە کارگەیەکی بەرهەمهێنانی ڕۆنی موتر بەهۆی هەڵم و دووکەڵ بریندار و تووشی هەناسە تەنگی بوون. شایانی باسە کە نەبوونی ستانداردەکانی سەلامەتی کار هۆکارێکی سەرەکی زیادبوونی ڕووداوە کرێکاریەکان لە ئێرانە. بڕیاری زەوتکرانی داراییەکانی 129 هاوڵاتی لە پارێزگای ورمێ. بە پێی راپۆرتی گەیشتوو دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی لە پارێزگای ورمێ بڕیاری زەوتکردنی دارایی و سامانی 129 هاوڵاتی بە تۆمەتی دژایەتیکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی دەرکردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناسر عەتەباتی سەرۆکی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە پارێزگای ورمێ ڕایگەیاندووە کە ئەو بڕیارە لە چوارچێوەی بەردەوامی گوشارە قەزاییەکان پاش دەستپێکردنی شەڕی نێوان ئەمریکا، ئیسرائیل و ئێران دەرکراوە. شایانی باسە کە تا ئێستا ناسنامەی ئەو هاووڵاتیانە ئاشکرا نەکراوە، بەڵام بە پێی ڕاگەیاندنە فەرمیەکان دەستگای قەزایی سیستەمێکی زیرەکی بۆ خێراکردنی پرۆسەی دۆزینەوە و بلۆکەکردنی هەژماری بانکی و داراییەکان چالاک کردووەتەوە.
سەپاندنی حکمی 6 مانگ زیندانی تەعزیری بەسەر چالاکێکی مەدەنی خەڵکی شاری تەورێز. بە پێی راپۆرتەکان حەبیب مهری چالاکی مەدەنی تورک و خەڵکی شاری تەورێز لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە 6 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو لەلایەن لقی یەکەمی دادگای انقلابی تەورێزەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە. ئەو هاوڵاتیە مانگی خەزەڵوەری ساڵی 1404 هەتاوی بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسەکە حەبیب مهری لە سەرەتای دەست بەسەرکرانیەوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و هەروەها پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. گواستنەوەی بەهار سەحرایان بۆ زیندانی عادڵابادی شیراز. بە پێی راپۆرتەکان بەهار سەحرایان پارێزەری دادگستەری پاش ڕوونکردنەوەی ئەو تۆمەتەی کە بەسەریدا سەپێنراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بۆ زیندانی عادڵابادی شیراز ڕاگوێزراوەتەوە. ناوبراو ڕۆژی یەکشەممە 27 گوڵانی 1405 هەتاوی لە دادسەرای شیراز بە تۆمەتی کۆبوونەوە و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژ بە ڕژیم و بڵاوکردنەوەی پڕۆپاگەندا تۆمەتەکەی پێڕاگەیەندراوە و دواتر ڕەوانەی زیندانی عادڵابادی شیراز کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو چالاکوانە ڕۆژی شەممە 26 گوڵان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر کراوە. دەرکردنی سەدان کرێکار لە چەند یەکەیەکی پیشەزازی لە ئێران. بە پێی راپۆرتی گەیشتوو سەدان کرێکار لە چەند یەکەیەکی پیشەسازی و کۆمپانیای جیاواز لە ئێران پاش کۆتایی هاتن یان کەمبوونەوەی چالاکیەکان لە کار دەرکراون و چارەنووسی پیشەییان نادیارە. بە پێی راپۆرتی گەیشتوو 138 کرێکار و کارمەندی شرکەتی مسی ملی لەلایەن کارفەرماوە لە کار دەرکراون و هێشتا داواکاریەکانیان بۆ گەڕانەوە بۆ سەرکار بێئەنجام ماوەتەوە. هەروەها ژمارەیەک لە کرێکارانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئیمام خومەینی پاش کۆتایی هاتنی کار لەلایەن هێندێک کۆمپانیای پەیمانکاریەوە لە ناڕوونی دۆخی پیشەییدا ماونەتەوە و بەشێکیان لە چەند مانگی ڕابردوودا تەنانەت نەیانتوانیوە سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان دابین بکەن. شایانی باسە کە بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی ڕابردوودا هەزاران کرێکار لە ئێران تووشی بێکاری، دواکەوتنی حەقدەست و ناڕوونی چارەنووسی پیشەیی بوونەتەوە. دەست بەسەرکرانی زیاتر لە 6500 کەس لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی هێزە ئینتیزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە لە دەستپێکی شەڕەوە تاکو ئێستا زیاتر لە 6500 کەس لە ئێران دەست بەسەر کراون. ناوبراو تۆمەتەکانی لەسەر ئەو کەسانەیە هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی و هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ناو بردووە و ئاماژە بەوە کردووە کە 567 کەس لە دەست بەسەرکراوان بە پەیوەندی لەگەڵ لایەنە دژبەرەکانی کۆماری ئیسلامی تۆمەتبار کراون. شایانی باسە کە ئەگەری هەیە ژمارەی دەست بەسەرکراوان زۆر زیاتر لە ڕاگەیاندنی فەرمی ڕژیم بێت و کۆمەڵێکی زۆریش هێشتا نەک تەنیا ناسناویان ڕانەگەیەندراوە بەڵکو بە شێوەیەکی نایاسایی لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکاندا ڕاگیراون. ئازادی کاتی دوو ژنی دەست بەسەرکراو لە زیندانی وەکێڵابادی مەشهەد. بە پێی راپۆرتی گەیشتوو سەمیرا ڕەزوانی فەڕ و ئارەزوو دێحقان دوو ژنی دەست بەسەرکراو بە دانانی بارمتە لە زیندانی وەکێڵئابادی مەشهەد بە شێوەیەکی کاتی ئازاد کراون. بە پێی راپۆرتی گەیشتوو سەمیرا ڕەزوانی فەڕ مانگی بەفرانباری 1404 هەتاوی لە ڕەوتی ناڕەزایەتیەکان لە مەشهەددا دەست بەسەر و ئارەزوو دێحقانی کە تەمەنی 18 ساڵە بەهۆی بەشداریکردن لە ڕێوڕسمی ساڵی نوێ دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کرابوون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو ژنە لە بەشی ئارامشی زیندانی وەکێڵئابادی مەشهەد ڕاگیرابوون و تا ئێستا هیچ زانیاریەکی ڕوون سەبارەت بۆ تۆمەتانەی خراوەتە پاڵیان بڵاو نەکراوەتەوە. بەڕێوەچوونی لانی کەم 5 کۆبوونەوەی ناڕەزایەتی لە ئێران. بە پێی راپۆرتی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 27 گوڵانی 1405 هەتاوی لانی کەم 5 کۆبوونەوەی ناڕەزایەتی لە چەند شاری ئێران بەڕێوەچووە.
بە پێی دوایین زانیاریەکان ژمارەیەک لە خانەنشینکراوانی تەمین ئیجتیماعی لە شارەکانی تاران، تەورێز، ڕەشت و شوش لە بەردەم ناوەندەکانی ئەو ڕێکخراوەدا کۆبوونەتەوە و دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان و هەروەها نەبوونی بیمەی دەرمانی کارامە ناڕەزایەتیان دەربڕیوە. هاوکات کرێکارانی شێرکەتی پترۆنات لە لەنگەرگەی ئیمام بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەرکرانی نزیکەی 200 کرێکار لەسەر کارەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. دو هەواڵمان سەبارەتە بە هەڕەشەی سەرۆککۆماری ئەمریکا لە ڕۆژیمی کۆماری ئیسلامی و ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پەیامێکی ڕاستەوخۆدا هەڕەشەی لە سەرکردایەتی ڕژیمی کۆماری ئیسلامی کردووە و داوای لێکردوون بە خێرایی بڕیار لەسەر دانوستانەکان بدەن. بە پێی هەواڵی گەیشتوو ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تروس نووسویەتی بۆ ئێران کات خەریکە کۆتایی دێت، باشترە بە خێرایی بڕیار بدەن، ئەگەر نا هیچ شتێکیان لێ نامێنێتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەم هەڕەشانە لە کاتێکدان کە گومانەکان سەبارەت بە ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ و هێرشە سەربازیەکان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.